گەنجێک لە هەڵەبجە لە پاش تەواوکردنی خوێندن خواردنگەیەک تایبەت بەو کەسانەی کە پارێز یاخود یاری دەکەن جێمەکەل لە ناو هۆڵەکان و ئەوانەش بە تەمەنن نەخۆشی درێژخایانیان هەیە دەکاتەوە. هەموو خواردنەکان بە شێوازی تەندروست ئامادەکرن. هەستیار دەڵێت مەرج نییە گەنجان تەنها چاوەڕوانی دامەزراندن بن لەو بەشەی خوێندویانە بەڵکو دەتوانن بیرۆکەی کاری نوێ لە شارەکان جێبەجێ بکەن و وەبژێوی خۆشیانی پێدابین بکەن. خواردنگەیەکی بچووکە، بەڵام جیاواز لە خواردنگەکانی دیکە خواردن بۆ ئەو کەسانە لێرە دروست دەکرێت کە وەرزش بۆ کەمکردنەوە یاخود زیادکردنی کێش دەکەن. لە پاش تەواوکردنی خوێندن هەستیار بڕیار دەدات کارێکی جیاواز بکات و بەدەست و پەنجەی خۆی ئەم دوکانە لە تەختە دروست دەکات و بژێوی ژیانی لەسەر بنیاد دەنێت. من لە پاش تەواوکردنی خوێندنم وەکو دامەزراندا نەمەزراوم، بەڵام لە هەڵەبجەی شەهید بیرم لەوە کردەوە کە خواردنگەیەک نەبوو بە تایبەت بۆ یاریزانانی لەشجوانی. بیرم لەوە کردەوە کە خواردنگەیەکی لەو شێوەیە دانم نەک بۆ یاریزانانی لەشجوانی، بۆ ئەو کەسانەشی کە نەخۆشن یاخود ئەوە تا ئەیانەیە خواردنێکی تەندروست بخۆن. منەوە خواردانم لا دەست دەکەوێت وە بۆ یەکەم جارە لە هەڵەبجەی شەهید دروست کرێت. چەندین جۆری خواردنی پارێز لەم خواردنگەیە دروست دەکرێت لەسەر خواستی موشتەریەکان، جگە لەو کەسانی کە لە هۆڵەکان یاری دەکەن. بۆ کەسانی بەتەمەن و ئەوانەی نەخۆشی درێژخایانیشان هەیە خواردن لەسەر داواکاری بۆیان ئامادە دەکرێت. لە نێو ئەم خواردنگەیەدا دەیخۆن یاخود بە شێوەی گەیاندن بۆیان دەبرێت. مریشک بەڵێ ڕۆژانە خواردنی قا ئامادە ئەکرێت. ئەم خواردنی قاعەیە بۆ یاریزانی قاعەیە، تەنها بۆ یاریزانی قاعەش نییە، بڵین بۆ ئەو کەسانەشن کە ئەیانەی خواردنێکی تەندروست بخۆن. بەڵام ئێمە یاریزانمان لایە کە تەمەنێکی هەیە و بۆ نمونە نەخۆشی هەیە، نەخۆشی شەکری لەگەڵە، نەخۆشی چەوری و زەخت و ئەم شتانی لەگەڵە. ئێمە خواردنەکانمان بێزیانە و بۆ هیچێک لەوانە برنجی بێڕۆنە بەپێی تەڵەبیاتی کەسەکەیمە ئامادەی دەکەین. من ئەم بیرۆکەیم بەس تەنها لەوەوە بۆ هاتووە کە لە ناو شارەکەی خۆما هەستم بە نەقسێک کردووە و منە خۆمان یاریزان بووین لە ماڵەوە ئەبێ خواردنێک بە تایبەت بۆ تۆ دروستکەن، یعنی جگەل لە خواردنەکەی خۆیان ئەبێت بە تایبەت خواردنێکی کە بۆ تۆ دروستکەن. اینجا منیش هەستم بەو نەقسەکە کە ئاتمە دەرەوە شوێنێکی لەو شێوەیە نەبوو کە بە تایبەت من بۆی بڕۆم خواردنێکی وای لێ بخۆم، بۆیە ئەو خواردنەم دروست کردووە. ئەم گەنجە ئەگەرچی لە بوارێکی دیکەدا خوێندنی تەواو کردووە، بەڵام بیر لەوە دەکاتەوە کە لەم بارودۆخەدا کارێکی نوێ و جیاواز بهێنێتە نێو شارەکەی و بە دەستمایەکی کەم و زۆربەی کارەکانی ئیشی دەستین ئەم خواردنگەیە دروست دەکات. ئەڤیناتا کوردستان 24 هەڵەبجە.